پرۆژەی بودجەکە گەڕاوەتەوە بۆ لای حکوومەت و دانوسەندنیش بەردەوامە لە نێوان شاندی حکوومەتی هەرێم و بەغدا. ئەمە ئیشی ئەوانە. سەرۆکوەزیران سیاسەتی وازەحە کە هەموو چەک لەژێر چەتری پێویستە حکوومەت بێ و ئەو سیاست هەر بەردەوامە و ئەم حالەتەی دوایی کە ڕوویدا پەیوەندی نییە بە پرسیارێک کە جەنابەت دەکەی، پەیوەندی هەیە بە مەسائلی ترەوە، بەڵام بەعام سیاسەتی حکوومەتی عێراقی سیاسەتی حکوومەتی کازمی وازەحە و زۆربەی هەرە زۆری حزبە سیاسیەکان پشتگیری لەو سیاسەتەکەن. نامەیەکمان نارد بۆ ئەمم متحیدە و لەم ڕۆژانەش نامەی دووەممان نارد و داوامان کرد لە ئەو ڕێکخراوی جیهانی ئەمم متحیدە و لە مەجلیسی ئەمنی هەن ئەمم متحیدە کە بڕیارێک بدەن چاودێری ئومەمی بۆمان بنێرن و تەوەقعەکەم لە هەڵبژاردننی داهاتوو چاودێری ئومەمی بەشدار دەبێت وەکو مراقب کە مراقبەی پرۆسەی هەڵبژاردن بکەن.